حرەکەتی ئەمڕۆ لە پێناو بەتاڵهێشتنەوەی سندوقەکان ڕێگای دوا ڕۆژ خۆشتر دەکات. بێڕەونەقبوونی بازاڕی شانۆی هەڵبژارنەکان سەرەڕای هەوڵی ڕژیمی ئیسلامی بۆ گەرمکردنی تەنورەکەی بەردەوام نیگەرانی بەڕێوەبەرانی ئەم شانۆیە بووە لە ناو دەسەڵاتی ڕژیمی ئیسلامیدا. باڵ و دار و دەستە جۆراوجۆرەکانی ناو دەسەڵات لەم بارەوە یەکدەنگن. ئەوان دەزانن کە لەگەڵ هاتنە خوارەوەی ڕێژەی بەشداری خەڵک لەم شانۆیەدا نەتەنیا ڕەوایی سیاسی سەرۆک کۆماری بەڵکو ڕەوایی سیاسی گشت ڕژیمی ئیسلامی بۆ جارێکی دیکە دەکەوێتە ژێر پرسیارەوە. نیشانەکان و ڕاپرسیەکان ئەومان پێدەڵێن کە نیگەرانی سەرانی ڕژیم لەم بابەتەوە واقعیە و خەڵک هیچ بایەخێک با بەڕێوەچوونی ئەم شانۆیە نادەن. ئەم حەقیقەتە وتەبێژی شۆڕای نیگەهبانی ناچار کردووە تا لە ئەساسەوە حاشا لە کاریگەری نەرێنی ڕێژەی کەمی بەشداریکردن لەسەر ڕەوایی یاسایی ڕژیم بکات. عەباس عەلی کەتخودایی وتوێتی کە لە بواری دەستوری و یاساییەوە ئاستی لە خوارەی بەشداریکردن بۆ ئێعتبار و ڕەوایی هەڵبژارنەکان هیچ کێشەیەکی یاسایی دروست ناکات. هەڵبەت ڕژیمێک کە بە زەبری فری و سەرکۆت خۆی بەسەر خەڵکدا سەپاندووە لە بنەڕەتەوە مافی خەڵکی زەوت کردووە و هەر بۆیە کێشەی یاساییشی نییە. بەڵام سەرانی ڕژیم کە ئەمڕۆ خۆیان لەوە دەستهێنانی مەشروعیەت لە ڕێگەی دەنگی خەڵکەوە بێنیاز دەبینن لە بیریان چۆتەوە کە ساڵ و وردەیەک لەمەوبەر واها بۆچوونیەکیان نەبوو. پاش بەڕێوەچوونی شانۆی هەڵبژاردنەکانی دەورەی 11هەمی مەجلسی شۆڕای ئیسلامی کە تێیدا خواردترین ئاستی بەشداریکردنی خەڵک تۆمارکرا، زۆریەک لە ناو بازنەی دەستگای دەسەڵاتی ئیسلامیدا ڕیاکارانە ئەو بابەتەیان تۆرانی خەڵک لە سندوقی دەنگدان وەسف کرد. لەو سەردەمەدا ناسینی ڕێشەی هۆکارەکانی ئەم تۆرانە ببووە باسی سەرەکی مەحفەلەکانی ناو دەسەڵات. ئەمڕۆژ سەردێری ڕۆژنامە دوور و نزیکەکان بە ڕژیمی نیشان دەدەن کە چلۆن سەرەڕای وتەکانی بەڕێوەبەری شۆڕای نیگەهبان هەم باڵی دەوڵەت و هەم باڵی شۆڕای نیگەهبان و سپا و هیتر بە فریوکاری و شێوازەکانی تایبەت بە خۆیان هەوڵ دەدەن کە بە جۆرێک لە داڕمانی یەکجاری ئەم ڕەواییە لە شانۆی هەڵبژاردنەکانی داهاتوو ڕێگری بکەن. ڕۆژنامەکانی سەر بە لایەنگرانی دەوڵەت بە هەواڵی خۆش لە ڤیەنەوە بەڕێوەیە پڕبوونەتەوەیان ڕوحانی لە هەیئەتی دەوڵەتدا ڕایگەیاندووە کە دەوڵەتی دڵخوازی لە ڤیەن پشتی ئەمریکای شکاندووە و کۆتایی و توێژەکان سەرکەوتنی ملەتی ئێران ناو لێ دەبات. ڕۆژنامەکانی لایەنی دووهەمیش دەنووسن کێشەی ئابووری ئێستا تەنیا لە نابەرپرسبوونی دەوڵەتیەکانەوە سەرچاوە دەگرێت و گۆیا بە گۆڕینی دەوڵەت ڕێگا بۆ چارەسەرکردنی کێشەکانی خەڵک خۆش دەبێت. بەڵام ئەم جۆرە تەبلیغات و خۆفریودان و وادە و بەڵێنیانە کەم مایەتر لەوەن کە خەڵک بەرەو سندوقەکانی دەنگدان ڕابکێشن. بە هەرحاڵ ئەوەی کە گرینگە ئەو واقعیەتەیە کە هەردووی ئەم لایەنانە ڕایانگەاندووە کە بێمەیلی و ساردووسڕی خەڵک بۆ بەشداریکردن لە شانۆیەک کە قەرارە لە مانگی جۆزەردانی 1400دا بەڕێوە بچێت، ئەم جارەیان لە پانتاییەکی بەرینتردا دووپات دەبێتەوە. هەموو هەراوهوریاکان و هەڵپڕژان بە یەکتری لەم ڕۆژانەدا بەشێک لەو نمایشەیە کە بەڕێوەبەرانی ڕێکیان خستووە تا بایکۆتێک کە پێشبینی دەکەن لانیکەم کەمتر لە چاو بدات و ڕێگایەکی باریک بەرەو ئەو ئیدعانەی کە قەرارە لە سبەینەی هەڵبژاردنەکاندا دەرخواردی دەستگا تەبلیغاتیەکانی بدەن بهێڵنەوە. ئەوەی کە لە سبەینەی ئەم شانوێدا سەر لە سندوقەکانی دەنگدان دێنێتە دەر لە ڕوانگەی خەڵکەوە هیچ بایەخێکی نییە. لایەنە سەرەکیەکانی دەسەڵات پێشتر لەم بارەوە بڕیاریان داوە و کاری داڕشتنی ئەم بڕیارەش لە ڕژیمی کۆماری ئیسلامیدا هەر لە سبەینەی هاتنە سەرکاریەوە بەدەیان جار لە بارودۆخی جۆرا و جۆردا بە شێوازی ئاسان یان ئالۆز تەجروبە کراوە. ئامانجی ڕژیم هیچ کات دابینکردنی مافی خەڵک لە ڕێگەی سندوقی دەنگدانەوە نەبووە و نییە، بەڵکو پاراستنی نظام و درێژەی ئەم بارودۆخەیە. ڕژیمی ئیسلامی بە زاری وتەبێژەکەی بە شێوەی دیاریکراو وەڵام بە ئیرادە یاساییەکانی پەیوەندیدار بە ڕێژەی لە خوارەوەی بەشداریکردن دەداتەوە.
هەڵبەت کەسیش ئیرادیان لێ ناگرێت چ یاسایی چ نایاسایی ئەسڵی مەسەلەکە هیچ فەرقێک ناکات لێرەدا مەسەلە یاسایی بوون یان نەبوونی بەڕێوەبردننی واها شانۆیەک نییە بەڵکو بانتر لەوە مەسەلە ئەو کاریگەریانەیە کە لەسەر ژیانی خەڵکی دادنێ مەسەلە دەسەڵاتێکە کە نیشانی داوە لەگەڵ خواستی خەڵک بۆ بەهرەمەندبوون لە ژیانێکی ئینسانی بێگانەیە بەڵام سەرەڕای هەمووی ئەوانە دواهاتە نەرێنیەکانی ڕوووەرگێڕانی خەڵک لە سندوقەکانی دەنگدان لەلایەن دەسەڵاتەوە دەبیندرێ ڕەنگ بێ ڕژیم فریوکارانە بتوانێ ئەم شانۆیە بەڕێوە بەرێ بەڵام دژەکردەوەی لێبڕاوانەی ڕەوایی سیاسی ڕژیم کە خەڵک بە بایکۆتی جددی مۆری تەئیدی لەسەر دەدەن مەسەلەیەکی سەرەکیە کە نەتەنیا دواهاتی ناوخۆیی بەڵکو دواهاتی دەرەکیشی دەبێت بێگومان زۆر ناخایەنێ کە ڕژیمی ئیسلامی داری ئەم دواهاتانە دەخوات حرەکەتی ئەمڕۆ لە پێناو بەتاڵهێشتنەوەی سندوقەکان ڕێگای دوا ڕۆژ خۆشتر دەکات